هەستاین بە هاتنی پێشانگایە وەک بینەرێک وەروە هاتین بۆ سیرکردنی وە کارە جوانەکانیان وەروە ئەمەش باز لە جوانی سروشتی کوردستان دەکەوە ئەم هونەرمەندە توانێتی بە قەڵەمەکەی و جوانی سروشتی کوردستانمان بۆ بەدیار بخەوە زۆر بە پاک و خاوێنی وەروە زۆر بە جوانی دیمەنەکانی کوردستانی گواستوتەوە لەسەر تابلۆکانی و ئەمەش جێگەی دڵخۆشیە وەروە جێگەی دەستخۆشیە. مەبەستم لەو تابلۆی پێشانگای تایبەتیم یەکەم پێشانگای تایبەتیمە خۆی لە 45 تابلۆدا هەموو تابلۆکان سروشتی زیاتر کوردستان بەکارهاتوون هەر چار پارچەی کوردستان زۆر جار تابلۆیەکم کردە یەک تابلۆ وەکو لە خەریتەی هەیە کوردستان ئەم کردمە بە تابلۆ بەشداریم پێکردیە هەست بە ئارامیش بکرد لە تابلۆیەکان چار وەرزەکەی تێدایە هەر چوار وەرزی ساڵ کاتەکانی تێدایە بەیانیە خۆرە ئاوابوونە نیوەڕۆیە هەموو شتەکان بەشداری پێکردیە لەو پێشانگایە. گروپی خەیاڵی خانمان لە سلەیمانی دامەزراوە لە 2019 دیارە ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەو کەسایەتیانەی کە هاوکارمان بوون لە شار و شارۆچکەکانی کوردستان کە پێشەنگامان ساز کردووە ڕێزنامەیان پێشکەشکەین وە سەرجەم ئەو 50 خانمەی کە لە گروپان زیاد لە 50 خانممان هەیە بەکاری دەستی بەشداریەکەن. کۆمەڵێک خانمی دەستڕەنگینین هەرێکە لە بواری جیاوازە ئیشەکانمانەکەین ڕۆژانە یاخود بە مانگانە لە کۆمەڵێک فیستیڤاڵە لە کۆمەڵە شوێنی جیاوازە کارەدەستەکانی خۆمان عەرزەکەین و ئێستاش وەکو بەڕێوەبەر و دەستەی بڵێن بەڕێوەبەرایەتی گروپەکەمان ڕێزلێنانیان بۆ کردین و هاتوونێتە ئێرە. Kesinlikle arkaya kaldırmıyorsunuz. Sadece destek. Bir daha. Ver em zarokten em şu an alikar dibin. Ama mesela hinek atölyeme henin. Ahşap atölyesi, deri atölyesi, müzik atölyesi, atölyeme çeşidime pırın. Xinci atölye ver gönüllük çalışmaya mecih henin. Em ver mesela zarokten em bu bitevde em kitap dokuinin. Em teşviki kitap edikin. Evet, yavaşça gidiyoruz. Bir de hayır dersen. Hayır dersen tırnağa. Yani evet diyoruz. Bravo. Bağlama kursuna gidiyorum. Yani hocamız eğer gelmediyse veya dersimiz bittiyse sağ olsun bizi eğlendiriyorlar. Langırt var, sanal gerçeklik gözü PlayStation olsun. Biz de eğleniyoruz işte.